ئێستا تیمی دەستگای خێرخوازی بەخشین گەیشتە دەواازەی شاری عەفرین و لێوە دەستەکەین بە دابەشکردنی خۆراک بەسەر 5,000 لێخۆماوی ئەم شارە. ئێستا تیمی دەستگای خێرخوازی بەخشین لە شاری عەفرینە لە ڕۆژئاوای کوردستان وەکە بینن یەکێک لە مەتبەخەکانی و شارە خواردن ئامادە ئاکرێ بۆ 5,000 کەس واتە لە چەند مەتبەخێکی جیاواز بۆ 5,000 کەس خواردن ئامادە ئاکرێەوە بۆ ژەمی ئێواژ بە هەمان شێوە 5,000 تر ئامادە ئاکرێ وەکە بینن تیمی دەستگای خێرخوازی بەخشین و لەگەڵ چێژلێنەرەکانی ئەم شارە هاوکارمانن هاودەممانن بۆ ئەوەی بتوانین ژەمە خۆراکێکی باش بۆ ئەو کەسانە ئامادە بکەین کە لە ڕۆژئاوای کوردستان تووشی بوومە لەرزە بوون و ئێستا لە ژێر خێمەکان ژیان بەسەر دەبن. ئەوەی بینن ئەو مخێمەکانەکەوە خەڵکانە گێرە کۆبوونەتەوە و بەبێ ماڵ و حاڵ بەبێەوە هیچ شتێکیان بۆ دەرچوو بێ تیمی دەستگای خێرخوازی بەخشین ئەوێ خزمەتی ئەم خەڵکە لێ قەوماوە بکە ئینشاءڵڵا. فرج مرونتين ام اقنتينا تشتكي مثلا بس خديكي معايا بس تشتكي مثلا خديكي معايا امالي ما خرابو هندر ام نوير نهرن بيت مي ام نوير نهرن جي هدميه خرابيه حموشو غرازي حموشو خوتان سلامات من لا الحمد لله تسلمنا الحمد لله لكير انا لكي دانيش ام شادر مهانياتي شادر مهانيات حالي وشون الشادرة وضعي وشون الشادرة ولا تعبانة حاليا تعبانة وعاجز ضد جمنا عاجز ضدنا جمنا وبرين هابون شيبو الحمد لله شيبو ام خواردنا تاعشن بو باشا ام خار انا باشا الحمد لله رب العالمين بخارنا باشا ولا ام دبي ساعته وخاش مالا وافا مدسته وساقبن جانيكي وساقبه بلا مساقبنا بس ام رازينا جوا ام رازينا الحمد لله رب العالمين كي خاشن كي ما ساغن بس الحمد لله سلامات من الله سلامتنا الحمد لله رب العالمين مساغيه وهذا خازن ولا متعبانان ولا ام ترسي امرن ام ترسي رمرن ام جيش ترسي كاتن خور مولد ما جي هدمين جي داربين ام لورتهم انا بحاسبين ام لورتهم انا الدنيا جي شالقي دنيجي شالقي في قشكنا نكون بقرم أبغاك داف قاسو كاتم عاردي ومولد ماجي خرابين وجيوتن خور عم قد من شادر دونا أري ولا قاسكي مساعدة ناكري ناخذ نا تشتك أي ولا ما شي شادر بخو كري وما نيوت فاقرت ودار كري أنوكي
کسی این تو پرنج مرا نشوندنه ندانه ما و در نکرنه کوک اره والا حاڵێوە چۆنە لێرە حاڵێوە حالي ما الفادري زورباي ملات مالي وان خراب ونت هندري شادر دارو يدنن حچی دەرنەچوو هەموو تێچوو غەراز و تام اي وقت باب بينانا تاب روخان هر تشتي وان ده ايش داما هنك يوانا جاني خاد ازدان هنك وان بريندار دركتن و اي قمايجي زورباي وان ده شادر دارو يدنن ئێستا ناو چادرە چتان هەن ینی مساعدات مسا- نقصانی چی تشتە هەن مساعداتي هم بشكل يوسا منظم ناتي لكن هركز زيادتر ان راسي بيجن در ياري ناس خافا يعني بەناوی خی بەخشندەی مهرەبان سپاس بۆ خی پەروەردگار تیمی دەستگای خێرخوازی بەخشین ئێستا لە شاری مەڕاشە وەگە بینن ئامادەکاری ئەکرێ بۆ ئەوەی ئەم چێشتەکە ئێستا ئامادەکراوە بگەێنێتە دەستی 8,000 خانەوادەی زیان لێکەوتوی بوومە لەرزەکە لە باکووری کوردستانی ئێستا ئێمە وەگە بینین ئێستا ئەو خواردنە ئەبین بۆ ئەو شوێنانەیەکەوە لەژێر خێمەکان و لەژێر چادرەکاندا بەبێ نان و بەبێ ئاو بەبێ خۆراک هاوکارەکانی ئێوەی خێرخوازی کوردستان ئەگەینە دەستی ئەو خەڵکەی کە لێقۆمەوە. سوال بەخوای پەروەردگار کە کاری ئاسان کردین بتوانین بەشێک بین و ئەو شەرەفمان پێ ببڕێ کە بتوانین هاوکاری کوردان و خەڵکە لێ قۆماوەکانی باکوور و ڕۆژئاوای کوردستان بین و دیارە مرۆڤ هەر بۆ جوانە کە بتوانێت لە خزمەت کارە ئینسانیەکان نابێ سوال بەخوای پەروەردگار بەخشین وەکو خزمەتکار بە مرۆڤایەتی خزمەتێکی گەورەی کرد لێرە بەتوانیمان خواردن و پێداویستی بۆ هەزاران کەسی لێ قۆمە و ئامادە بکەین. ئێستا دەستگای خێرخوازی بەخشین لە شاری مەڕاشە لە باکووری کوردستان وەگە بینن ئەمڕۆ لە حەڤە شوێنی جیاواز زیاد لە 8,000 کەس خۆراکی بۆ ئامادەکراوە ئەگەڕێن بەسەریاندا وەگە بینەمە یەکێکە لە کەمپەکان لێرە خەڵکانێک لێرە سرەی گرتو و ڕۆژانە لێرە دووژەم تا سێژەم نانیان بۆ ئامادەکرێ ژەمەکانی ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە حەڤە شوێن توێتە ئەستۆی خۆی وەک خۆتان نەبینن خەڵکەکە لێرە بەم شێوازە ئەوەستێ و بەشە خۆراکی خۆی وەرەگرێ و بە دوعای خێرەوە بۆ خەڵکانێک لە هەرێمی کوردستان نزاکە.
خواردەی میهرەبان سوپاس بۆ خی پەروەردیگار لەو گەشتێکەوە ئەنجاممان داوە تیمی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستان سوپاس بۆ خی پەروەردیگار بەم شێوازە کارەکانی دەستگای خێرخوازی بەخشین بەڕێوەچێ بە شێوازێکی منەظام وەگەبینن لێرەدا چێشتخانەیەکی سابت لەوێ هەیە چێشتخانەیەکی سەفەری و لێرە وەگەبینن کارمەندانی دەستگای خێرخوازی بەخشین وەک تیمێکی خۆبەخش کە لەگەڵمانن لێرە خواردنەکان ئامادە ئەکەن بە هاوکاری و شێفانەی ئێرە و لەگەڵ ئەوەشدا کارتۆنی خۆراک سەلەی غذایی لێرەوە بە هەمان شێوە ئامادەکرێ بۆ ماڵانێکەوە ئاگریان هەیە و تەباخیان هەیە. بەناوی خوا سپاسی خواکەم کە یەکێک بووم لە بەشداروانی تیمی دەستگای خێرخوازی بەخشین بۆ هاوکاری کوردانی ڕۆژئاوا و باکووری تورکیا ئێمە شەرەفمەندین کە دەستگای خێرخوازی بەخشین هەڵی بژاردین کە مەیدانیم چینەوە شوێنە بۆ هاوکاریکردنی ئەو براخوشکانەمان ئێمە بە چای خۆمان بینیمان کە زەمین لەرزەکە چی کردبوو لەو شوێنە و لە ناو خێمەیەکی بێ بەتانی بێ پشتی بێ زۆپا بێ هیتەر ئێمە توانیمان ئەوەی کە ئێوە نردبووتان لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بگەینە دەستی براخوشەکانمان لەم دوو ناوچەیە. خوا چەند ڕۆژێکە لە ڕۆژئاوا و لە باکووری کوردستان کۆمەڵیەکانی خێرخوازانی کوردستان دابەشەکەین بەسەر لە قەمەوانی هەردوو وڵاتدا ئەلحەمدولیلا بەدەستی خۆمان ئەگەینە خێمەکانیان ئەگەینە شوێنەکانیان بۆ شوێی کە ئەیبێنن بە ناونووسین بە ڕقمی تەلەفۆن وەرەگرین ئەنی ئەوەنێ بڵێن هەر لەخۆوە بیدێنە هەموو کەسێک بە تایبەتی دەگەێنێتە دەستی لێ قەماوەکان. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە کە ئەو دەرفەتی بۆ ئێمە ڕسان بین بەشدار بینە خێرە گەورەیە. ڕاستی ئینسان لە ڕووی معنەویەوە زۆر گەورە بێت ئینسان حقەتی ژیانی بۆ دەرەکەوێت کە کاتێک هاوکارێکی مرۆیی ئەنجامەدات و بە تایبەتیش لە کارساتێکی وەهادا کە لە جیهاندا وێنەی کەمە. سپاس بەخوا وەکو ئەندامی ئەو دەستەی کە بەخشین نردبوونی بۆ ئێرە تاوەکو کۆمەکی براخوشەکانمان بکەن لە باکووری کوردستان و کوردستانی ڕۆژئاوا توانیمان وەکو کاری ڕاگەیاندن و تا ڕادێک ژوەرگێڕان بەشدار بین لەگەڵیانە. ئومێد دەکەم ئینشاءڵڵا خوای گەورە لێ وەرگرتبین و خوای گەورە بەرەکەتی زیاتر بخاتە کار و کردەوەمان لە دەستگای بەخشین و لە هەر جێگایەکی تر. سپاس بەخوا توانیمان وەکو دەستگای بەخشین خزمەتێکی باشی ئەو خەڵکە بکەین کە لێرن و ئینشاءڵڵا کارەکانمان جێی خۆیان گرتووە و بە شێوەیەکی ڕێکوپێک کارەکانمان ئەنجام داوەتەوە وەکو عەدالەتی تیابێ و کێ زۆر مستحق و شایەنە ئەوە هاوکارەکانی ئێوەی پێ بگات. سپاس بۆ خوای گەورە و سپاس بۆ ستافی بەخشین کە ئەو متمانیان بە ئێمە بەخشی کە بتوانین لە وە هاوکارێکی گەورەیە بەشدار بین.